ماوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆگرامێکی داراییان ڕاگەیاندووە بە ناوی هەژماری من. حکوومەت دەڵێت هەژماری من پرۆگرامێکی گشتگیری داراییە بە مەبەستی دابینکردنی ڕێگایەکی پارێزرا و گونجاو بۆ فەرمانبەران بۆ ئەوەی زۆر بە ئاسانی دەستیان بە موچەکانیان بگات. وەک سەرۆکی حکوومەتی ژووتی بۆ ئەوەی چیتر خانەنشینان لەبەر سەرما و گەرمای زستان و هاوین لە سەرەی وەرگرتنی موچەکانیاندا نەوەستن. لە ماوەی 2 ساڵی داهاتوودا خانەنشینانی هەرێمی کوردستان چیتر ناچار نابن چەندین کاتژمێر لە گەرمای هاویندا و سەرمای زستاندا بۆ وەرگرتنی موچەکانیان لە سرەدا بن، بەڵکو لە ڕۆژێکی دیاریکراودا پارەکانیان دەچێتە سەر حسابی بانکیەکانیان. بەڵام ئەمە هەموو بابەتەکان نییە، بەڵکو لەگەڵ ڕاگەیاندنی وردەکاری پرۆژەکەدا شارەزایان و پسپۆڕانی بانک و ئابووری هاواریان لێ هەستا. ئەزانن بۆ وەرن با پێتان بڵێ، چونکە بەپێی پرۆژەکە هەر موچەخۆرێکی کەرتی حکومی هەژمارێکی بانکی بۆ دەکرێتەوە و هەر کات موچە هات ئەو کاتە پارەکەی بۆ دەخرێتە سەر هەژمارەکەی. تا ئێرەش ئاساییە و زۆریش باشە، بەڵام ئەوەی مای سەرنج و گومانە ئەوەیە سەرڕای هەبوونی زیاتر لە 80 بانکی حکومی لە هەرێمی کوردستان کەچی حکوومەت دەیەوێت لە ڕێگەی 2 تا 3 بانکی ئەهلی و تایبەتەوە پرۆژەکە جێبەجێ بکات. ئەو بانکانشی دیاری کراون بۆ ئەو کارە خاوەنداریەتەکەیان بۆ بەرپرسانی باڵای حکوومەت و حیزب دەگەڕێتەوە. باشە کە حکوومەت ئەو هەموو بانکەی هەیە بۆچی کارەکە بە بانکە ئەهلیەکان بکرێت؟ واز دەوەش بێنن سەرۆکی حکوومەت لەبارەی پرۆژەکەەوە دەڵێت بەنیازن بیکەنە سەرچاوێکی تری داهات بۆ حکوومەت، واتە دەیانەوێت لە ڕێگەی وەرگرتنی پارە و دابەشکردنی موچەوە داهاتێکی تریش بۆ حکوومەت و بانکەکانی خۆیان زیاد بکەن. چونکە کاتێک ئەو بانکانە هەر هەژمارێک بۆ موچەخۆر دەکەنەوە ئەوە بڕەپارێک وەردەگرن لە موچەخۆر کە ئەگەر زۆریش خاتری بگرن و حسابیش بۆ بێموچەیەکەی بکەن ئەوە هەر هەژمارێک لە 5,000 دینار کەمتر وەرناگرن، کەواتە بەکردنەوەی نزیکەی ملیۆنێک و 300,000 هەژمار کە ژماری موچەخۆرانی هەرێمە زیاتر لە 8 ملیار دیناریان دەست دەکەوێت تەنیا لە سەرەتاوە. مانگانەش ئەو بانکانە پارەی عمولە وەرەگرت، وای دانێ زۆر بەڕەحمن و خاتری حکوومەت و موچەخۆرانی ژەگرن بۆ هەر موچەخۆرێک ئەگەر تەنیا 3,000 وەربگرن کە زەحمەتە بەوە ڕازی بن، ئەوە مانگانە تەنیا بۆ عمولە نزیکەی 5 ملیار دیناریان دەست دەکەوێت. لە کاتێکدا پرۆژەکە هیچ لە بابەتی کاتی دابشکردنی موچە یان دواکەوتنی ناگۆڕێت، چونکە کاری بانکەکان ئەو کاتەیە کە پارە هەبێت، واتە کە پارە نەبوو بانکەکان هیچیان پێ ناکرێت. لە پێش ڕاگررتنی نەوتەوە بانکی کوردستان کە خاوەنەکەی سەرۆکی کابینەی پێشووی حکوومەت بوو لە گۆڕینەوەی دۆلاری نەوت بە دینار مانگانە 30 تا 40 ملیۆن دۆلاری دەست دەکەوت. کا سەرۆکی کابینەی نوێم دەست بەکار بوو ئەوەی کۆتایی پێهێنا، تەبعاً بۆ بانکێکی تر نەک لە قازانجی حکوومەت. پارەی نەوتەکە گوازرایەوە بۆ بانکی ئارتی و قازانجەکە بووە نسیبی ئەو تا پرۆسەی هەناردەی نەوت ڕاگیرە. ئێستاش کە پرۆژەی هەژماری من دەکرێتەوە دەیانەوێت هەر قازانج و داهاتێک لە پرۆژەکەدایە بیخەنە گیرفانی بانکەکانی خۆیانەوە. بانکە حکومیەکانیش هیچێکی ئەوتۆیان نامێنێت، وەک دەڵێن ئەو بێن و دەستیش لە وەزعەکە بشۆن. لە هەمووی خراپتر ئەوەیە موچەخۆران ترسیان لەوە هەیە هەر کات موچەکانیان چووە سەر هەژمارەکەیان ئەوە حکوومەت زۆر بە ئاسانی ئەو قەرز و پارانەی کە بەهۆی خزمەتگوزاریەکانی وەک ئاو و کارەباوە کەوتووەتە ئەستۆیان لە موچەکەی ببڕن و پاکتاوی قەرزەکانیان لەگەڵ هاوڵاتیان بکەن. هەرچەندە بەرپرسانی حکوومەت باز لەوە دەکەن کە هیچ قەرزێکی خزمەتگوزاریان لە ڕێگەی هەژماری منەوە لە هاوڵاتیان نابڕن، بەڵام خودی سیستمی بانکی لە دنیادا بەو شێوەیە و هاوڵاتی هەر قەرزێکی لەسەر بێت لەو ڕێگەیەوە لی وەردەگیرێتەوە. بەڵام ئەوە لە کاتێکدایە کە مانگانە و لە کاتی خۆیدا موچە بچێتە سەر هەژمارەکان و لە تەواوی بازاڕیشدا سیستمەکە ئیش بکات، واتە موچەخۆر بتوانێت لە هەموو شوێنێک لە ڕێگەی کارتە بانکیەکەیەوە هەر شتێکی پێویست بوو بیکڕێت، نەک لە مانگی 11دا موچەی مانگی 8 وەربگرێت و
کە چووە مارکێتەکانیشەوە 5,000 دراوەکانی حکوومەتی لێوەرنەگرن.